نسابی کامل هەبوو بۆ دەستپێکردنی دانیشتن لە ڕووی ئامادەبوونی میوانەکانی بیانی لەو دانیشتنەدا من لێرەوە ئەو لێدوان و ئەو بۆچوونە ڕەت دەکەمەوە کە لە هەندێک کەناڵ باس لەوە دەکرێت ئێران بەتەنیا ئامادە بووە ئێوە خۆشتان کە هاتنە دەرەوە دیپلۆماتکارەکان مەسەر نوێنەری کۆنسڵخانەی کۆماری مەسەر و نوێنەری کۆنسڵخانەی ئەڵمانیا نوێنەری کۆنسڵخانەی ئەمریکا و نوێنەری یونامی هەروەها لەگەڵ نوێنەری کۆماری ئیسلامی ئێران ئامادە بوون یعنی زیاد لە 5 نوێنەرایەتی ئامادە بوون لێرانە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بۆیە لێرەوە ئەو بۆچوون و ئەو لێدوانە ڕەت دەکەینەوە کە لە هەندێک میدیا ئاماژە بۆ دەکات کە لەم دانیشتنە تەنیا نوێنەری کۆماری ئیسلامی ئێران ئامادە بووە هیوادارین ڕاگەیاندنەکان ڕووداوەکانی ناو قاعچکە دانیشتنەکە ڕاستەوخۆ پەخش کراوە و هیچی بڕگەیەکی لێ نەشاردراوەتەوە بۆیە ئەمە وازەح و دەشتوان پەیوەندی بۆ کۆنسڵخانە بکەن کە ئێمە پەیوەندیمان کە ئاماژەم بە ناوەکانیان کرد بۆ ڕاستی وەکو دەزانن پرسی هەڵبژی ماوەیەک لە نێوان کوتەر سیاسیەکان و لایەنە سیاسەکان تا دوێنێ شەویش جێگەی گفتوگۆ و هەوڵی دیپلۆماسی بووە ئەمە پرسێکی گرنگە بابەتەکە بابەتێکی گرنگە بۆیە بۆ وڵاتانی دۆستی کوردی ژەوانی کە کۆنسڵخانەیان هەیە جێگەی باەخ و گرنگ بوو بۆیە لەسەر داوای خۆیان و لەسەر داوەتیش وەکو زانیارێکی ئەمە یەکەم جار نییە کە نوێنەری دیپلۆماتکاری وڵاتان لە دانیشتەکانی پەرلەمان ئامادە دەبن ئێمە ئەگەر خۆتان لەبیرتان بین نوێنەری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەتوانن بڕێن لە 180 دانیشتەکانی پەرلەمان لە سەرجەم خوڵەکاندا حضوریان هەبووە جگەلەوەی یونامی نوێنەری دایمەن حضوری هەبووە وڵاتانی تریش بەپێی ئەهمیەتی پرۆژە یاساکان کە لە وڵاتانە گرنگە یا پرۆسی سیاسی وڵاتی لە هەرێمی کوردستان چەند گرنگە ئەوان دێن احتیمام پێدەن حضوریان هەیە لە دانیشتەکان نوێنەری بڵێن کۆنسڵخانەی ئێران نقطة نظامی هەبووە یان تێبینیە بۆ ئەوە هەمووی دوورە لە ڕاستی و پەیڕەوی ناوخۆڕێن نەک بە نوێنەری دیپلۆماتکاری وڵاتان لادا قسە بکەن نەخێر هیچ بە هیچ شێوەیەک ئەوە دوورە لە ڕاستیش کە دانیشتەکە ڕاستەوخۆ پەخش کراوە بۆ جەنابتان دەتوانن بگەڕێنەوە بۆ کاسێنی دانیشتەکەش و ئێمە ئەو زۆرەبنەوە هیوادارم میدیاکاران و ڕاگەیاندارەکان ینی ڕاشکاوانە و پیشەیانە و بابەتانە ڕووداوەکان وەکو خۆی بگوازنەوە دوورە لە ڕاستی هەموو ئەو بۆچوونانە دوورن لە ڕاستی و دڵنیاتان دەکەمەوە دانیشتەکە زۆر ئاسایی بەڕێوە چووە و تا ئێستاش دەرفەتێکی زۆر لە بەردەم هێز و لایەن و کوتەلە سیاسەکانی نێو پەرلەمانتەنان لە دەروی پەرلەمان کە بە پێپێرەوی ناوخۆ کۆمەڵێک ڕێکار هەیە پێشەوەی کە ئەم پرۆژەیە بگاتە نێو هۆڵی پەرلەمان و جارێکی تر گفتوگۆ لەسەر بەرگە و مادەکانی بکرێ ئێستا ئەو پرۆژەیە لە گۆڕەپانی لێژنەی یاسایی پەرلەمانە و ئەوان پێویستە لە ماوەیەکدا راپۆرتی خۆیان بکەن کە راپۆرتەکەی خاڵەتەوە اینجا دوای ئەوە راپۆرتی خۆی بداتە سەرۆکایەتی کەی ئەم راپۆرتە تەواو ئەو کاتە ئەو پرسە جارێکی تر دێتەوە نێو هۆڵی پەرلەمان و لەوێدا بەرگە و مادەکان گفتوگۆی لەسەر دەکرێ و بڕیاری لەسەر کۆتی دانیشتەکەیان کرد و ئەوانەی لەنێو دانیشتەکەشدا بوون بۆ ئەوەی دەوام بن لە گفتوگۆ لە نێوان خۆیاندا تا دەگەن بە جۆرێک وتون و سازان بۆ ئەوەی لە داهاتوودا یاساکە بە شێوەیەک دەربچی یەکریزی نیشتیمانی و پرسە نیشتیمانیەکان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان یەکلایی بکرێت. هیوادکە دوو پرسی جیاوازن ئەمانە هەمومان سووری لەسەرەوەی کە هەرێمی پێچانچی لە بۆشایی دەستوریدانە بێت وە پرۆژەیەکی دەستوری باش کە تەوافقی نیشتیمانی لەسەر بێ بەڵالە بکرێ بەڵام هیوادارین هەموو لایەک بگەڕێنەوە نێو هۆڵی پەرلەمان چکە یەکەم جار نیە بایکۆت دەکرێت چ لەم خولە چ لە خولەکانی پێشوو بۆ تایبەتی چەندین جار فعلی سیاسی هەبووە بایکۆتیان کردووە بەڵام گەیشتێک لە سازان و تەوافق لەسەر ئەو کورسانەی کە جێگەی خلاف بۆ لە نێوان